یاری نێوان خاک و سێمێڵە لە هەفتەی چواردەی خولی پلەیەکی کوردستان. یاریەکان نیوە یەکەمی لە کەرکووک ئەنجامدرا. سێمێڵ بە گۆڵێکی سەربەز محەممەد لە خولەکی یەکەم پێشکەوت، بەڵام ناوبژوان ئامادە نەبوو یاریەکە تەواو بکات. نیوەی دووەم یاریەکە بە بڕیاری یەکێت تۆپی کوردستان کەوتە هەولێر لەسەر یاریگای پیشەسازی بەڕێوە چوو. لە ناوەڕاستی ئەم گێمە و لا خولەکی 68 دێلانە کۆرسی گۆڵی دووەمیشی بۆ سێمێڵ زیاد کرد. چوار خولەک دواتر فەرحاد حەکیم گۆڵی سێمیشی بۆ سێمێڵ زیاد کرد و یانەکەی لە سەرکەوتن دڵنیا کردەوە. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و سێمێڵیش سەرکەوت بۆ خولی نایاب. سپاس بۆ خودی ئەمەد ڤیا پشتیش خەونە 14 ساڵایانە سێمێل vegeriya plana ba Kurdistanê di zor dilxweşim yaریگا pêşesazî de evrû şan serkevnê bînin berî merhelekî dumayîk bêt em şêm serkevin spas bû hemî yarîker û piştevan û kargirê yanê زور دلخوشن سپاس بۆ خودی. راستی پێشێکی سوپاسیاوتکەم الحەمدلله خودی تعالی ئەفریقا تەفیق دامە فەریقمە یعنی دەدی شەوتێکی دووەمی وەکی بێژن هەمی یعنی مستەوای قەدیم کرد ئاستی خۆشی قەدیم کردن واجبات جێبەجێ بکردن. طبعا خەونامەیە باژێری سێمێلەوە چەندی ساڵە 14 ساڵە مژدیر کەتریش دەوری نابە کوردستانی. بجهودت یاریکەرە و جهودت هەندەرانێ مەدەزانی یعنی ئەوژی پشتەوانێکی گەلێکی پشتەوانی زۆر قەوەت بوو کوام چنە نابە کوردستانی. خەونامەیە باژێری سێمێلی دەزانی لەبەرێ وەرە یعنی ساڵت حەشتیان وەرە حتا نوکە لاعبی یاریزانی باش لە چاکل ناو سمێلی دەرکەون ئینشاڵڵا ئەم ببنە نایابە کوردستانی مەفەریق بریێژێ کەیفامە گەلێک هزار جار الحەمدلله فەریقمە یعنی ئینشاڵڵا بۆ نایابە کوردستانی نابێتە فەریقێکی ساڵی دووەم دیسەوە بگرێتەوە ئینشاڵڵا دەبنە یعنی فەریقێکی گەلە زەحمە لە نایابە کوردستانی. بەم شێوەیە هەفتەیەک بەر لە کۆتایی هاتنی خولی پلەیەکی کوردستان سێمێڵ وەک سێمیانە دوای شەقڵاوە و بازیان گەیشتنی بەنایب مسۆگەر کرد. خاچیش مەترسی دابەزینی لەسەر زیاتر بوو. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.